بڕگەیەک لە کتێبی حەسەن زیرەک و هێندێک لە بەسەرهاتەکانی نووسینی میرزا کەریم خۆشناو خوێندنەوەی قادری خەندەڕاش. سوپاس بۆ کاک سەید حەکیم بەرزەنجی کە ئەو کتێبەی بۆ ناردم بۆ ئەوەی بیخوێنمەوە و پێشکەش بە ئێوە ئازیزانی بکەم. بچمە سەرنا ڕشکێنێ باران بەربایە بۆکەنێ ئەیوەی باران بەربایە بۆکەنێ یاری منی هەیار ناجێبە وەی وەی غازێمە بارێکەونە ئەشمیلانێ مردم کورتێ خەڵدانەدایانێ. ماوەیەک لەمە پێش کاک میرزا کەریمی حەسەن بەجی خۆشناو هاوڕێی دڵسۆزی ڕۆژانی پڕ لە ناخۆشی و دەربەدەری شاخ و چێوانی کوردستان پێڕاگەاندم کەوا دەمێکە نیازی وایە لەسەر هونەرمەندی بەنێوبانجی کورد کاک حەسەن زیرەکی خوالێ خۆش بوو نامیلکەیەکی چووکە دەربکات ئەویش بریتی بێ لە کورتەباسێکی مێژووی ژیان و بەسەرهاتی هەندێک لە گەشت و گەڕان و سەربردە و بەسەرهاتەکانی ناوبراو. ئەمنیش ئەوم زۆر لە لاپەسەند بوو کە میرزا کەریم لەبەرەوەی حەب لە کۆنەوە دۆستێکی جگەرسۆزی خوالێ خۆش بوو و حەسەن زیرەک بوو و دێوانە و دەروێشی گۆرانی و دەنگ و ئاوازەکانی بوو بۆیە زۆرم هاندا ئەو نامیلکەیە گەڵاڵە بکات ئێمەش بە پێیتوانە لەو بارەوە یارمەتی بدەین. چونکە هونەرمەندانی کورد تاکو ئێستاکە وەکو پێویستە ڕێز لێ گیراو نین لە ناو کۆمەڵ و ئەو مافیان نەدراوەتێ وەک هونەرمەندانی گەران سەیر بکرێن. جا لەبەرەوە لەسەر نووسینی ئەو هونەرمەندە و هەموو هونەرمەندانی تری کورد بایەخدان بە هونەر و هونەرمەندان و چارەسەرکردنی گیر و گرفتەکانیان و هەوڵدان بۆ گەشەکردنی هونەر و پێشکەوتنی هونەرمەندان هەنگاوێکی پیرۆز و سوودبەخش و بەکەڵکە. هەرچەندە لە ناوەڕۆکدا ئەم نامیلکەیە وەک دەڵێن کاڵای پڕ بە باڵان نییە و کەم و کوڕیشی نییە، بەڵام هەر چۆنێک ببێت هونەرمەندی ناوبراو لە ناوگەلی کووردا لە دڵی هەموو هونەردۆستاندا نەک تەنها لە کوردستانی ئێراندا بەڵکو لە هەموو بەشەکانی دیکەی کوردستانی خۆشەویست بووە و تاکو ئێستاش زۆر کەس بە دوای وێنە و گۆرانی و هەڵبەستەکانیدا دەگەڕن. چونکە هونەرمەندێکی هەژار و لادیێ و هەڵکەوتوو بوو هەرچەندە خوێندەوار بوو بەڵام زیرەک بەڕاستی زیرەک و لێوەشاوە بوو. زیرەک بە یەکێک لەو هونەرمەندە بەنێوبانگ و خۆشەویستانی کورد دەژمێرا و کوردپەروەریش بوو. زۆر دڵسۆزی نیشتمان و گەلە چەوساوەکەی بوو. هاوڕێی لێ قەوما و ئاوارە و دەربەدەران و نیشتمان پەروەران و ڕۆشنبیران بوو. هەزاران سڵاو بۆ گیانی پاچی ئەو ڕۆڵە کوردپەروەرەی کە لە دڵی هەموو کوردێکی هونەردۆزدا هەتایە دەژی و یاد دەکرێتەوە. ئەو چەندێڕە هەڵبەستەمان بە بۆنەی کۆچی دوایی خوالێ خۆشببوو داناوە کە لێرەدا بە هەرمانزانی لەگەڵ ئەم نامیلکەیەدا پێشکەش بە ئێوە خوێندەوارانی کوردی دڵسۆزی بکەین. هونەرمەندەکەی کوردی قارەمان کەوی شیرینی کەژ و چێوەکان ڕۆڵەی نەبەزی کاوەی تێکۆشەر پێشمەرگەی گەلی ئازا و کۆڵنەدەر چونکە دڵسۆز بووی بۆ کوردەواری بۆیە پەسەندی لادێ و شاری لە کوردستانە نێوت دەمێنێ تۆ لەبیر ناچی لە هەموو شوێنێ بن و لەو کەل و شاخ و هەوارە کە ڕێگەی کۆچ و خێڵ و ڕێبوارە جەژن و بەهاران ببنە سەرینت ئاهەنگ لە دەوری گۆڕی غەمجینت نێرگز لە نەورۆز دیاری لاوان بێ گۆرانی و شادی لە جێی گریان بێ یاد بکرێنەوە گشت ساڵێ جارێ لەسەر گۆڕەکەت با گوڵ ببارێ. لەتیف بەرزەنجی هەولێر. پێشەچی بەنێوی خودای بەخشەندە و میهرەبان خوێندەوارانی بەڕێز و خۆشەویست ئەویندارانی دەنگە بە سۆزەکەی هونەرمەندی نێودار و خۆڕسکی کورد حەسەن زیرەکی خوالێ خۆش بوو شەیدایانی بیستنی دەنگ و باس و بەسەرهاتەکانی ئەو هونەرمەندە و
ئەم کورتە باسە کە بریتە لە دوو بەش دەربارەی ژیان و بەسەرهاتەکانی دەخەمە بەردەستی ئێوەی بەڕێز بۆ ئەوەی کە تەنها لەبەر دەنگە خۆشەکەی و هۆنراوە تەڕ و دڵگیرەکانی و ئاوازە بەسۆزەکانی کە بۆتە وێردی سەرزمانی هەموو کوردێک و بەتایبەت گۆرانی بێژەکانی ئەم سەردەمە نەناسرێت بەڵکو ئەم هونەرمەندە پتر لە هونەرەکەشی بەسەرهاتەکانی بۆ ئەوە دەشێ کتێبێکی جوانی لێ دروست بکرێت هەر بەسەرهاتێکی ئەم مرۆڤە سەرنجی خوێندەوارانی بەڕێز ڕادەشێشێ. جاکەواتە ئامان زمان لە نووسینی ئەم نامیکەیە ئاشکرایە خزمەتکردن بە هونەر و هونەرمەندان و ئەدیبان و هونەردۆستانی کووردە لە جێگان کە هونەرمەندێک دەمرێت لە ئێزگە و رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و گۆڤارەکان بە دوور و درێژی باسی دەکرێت. مێژووی لە دایکبووین و تا لە جیهان دەرچوونی دەنووسنە و هیچ بەسەرهاتێکی پژوێ ناخەن. لەگەڵ ڕێزم بۆ هەموو هونەرمەندان لەگەڵ ئەمەشدا هیچ هونەرمەندێک نەگەیوەتە پایە حەسەن زیرەک لەم سەردەمەدا. ئەوە ئێمەش هێندێک لەو ڕاستیە بەسەرهاتە سەرسوڕهێنەرەکانی خوالێ خۆشببوو دەخینە بەرچاوی بەڕێزانتان بەهۆی ئەم نامیلکەیەوە کە بریتە لە دوو بەش ئەمەیان بەشی یەکەمێتی. هەڵبەت منیش شارەزایشی زۆرم هەیە بە ژیانی زیرەکی نەمرەوە هەروەهاش زۆربەی ئەم بەسەرهاتانەی کە لێرەدا نووسیمەتەوە لە زمانی خۆیم بیستووە یان خۆم لەگەڵیدا بووم و لەو ڕۆژەوە کە ناوبراوم ناسیوە تا کۆچی دوایی کە خۆم لە سەری بووم نووسیمەتەوە بۆ ئەوەی لە ڕاستی دەرنەچێ جام پەراوەشم بە شێوەیەکی سادە و ساکار و خۆڵاڵی خستۆتە سەرکاغەز نەک وەک ئەدیبێک یان نووسەرێکی پیشەیی بەڵکو بە پێی توانە بەسەرهاتەکانی ئەم هونەرمەندە خۆشەویستم خستۆتە بەرچاوی خوێندەوارانی بەڕێز و خۆشەویست. لەبەرەوەی کە لە چەند کتێبێکدا چاوم کەوتۆ بە هەڵبەستی گۆرانەکانی حەسەن زیرەک بۆیە بە پێویستم نەزانی منیش دووبارە و سێبارەی بکەمەوە. لە هەندێک جێگا نێوی هەندێک کەس شم گۆڕیوە لەبەر پاراستنی نێوبانجی منەماڵەکەیان جا تکا لە خوێندەوارانی خۆشەویست دەکەم لە کەم و کوڕێکانم چاوپۆشی بفەرمونون و ئیتر سپاس بۆ هەموو لایەکتان. نووسەر میرزا کەریم خۆشناو. حەسەن زیرەک چێە؟ حەسەن زیرەک کوڕی عەبدوڵڵایە. حەسەن نازناوی زیرەکە. حەسەن دوو برا و خوشکێکی هەیە. برای گەورەی نێوی حەمەدەمین یان محەممەدەمینە کە بە مینە ناسراوە و براکەی دیکەی کە لە خۆی چووکەترا نێوی حوسێنە. خوشکەکەی نێوی سارایە. دایکی نێوی ئامینەیە. حەسەن زیرەک لە ڕۆژی 8 ڕەشەمەی 1300 هەتاوی بەرامبەر بە 29 نۆڤامبری ساڵی 1921 میلادی لەدایک بووە. بەداخەوە لە دەستم چوو لە خۆیم نەپرسی کە لە کام جێگا و شوێن لەدایک بووە. بۆ خۆم دەمزانی لە شارستانی بۆکان یان لە دێهاتەکانی دەوری بۆکان بەڵام کام دێ و ناوی دێیەکە چییە نەمدەزانی تا پاش کۆچی دوایی زیرەک چاوم بە ناسیاوێکم کەوت خەڵکی دێهاتی لای بۆکان بوو دانیشتووی شاری بانە بوو لێم پرسی ئەرێ نازانی حەسەن زیرەک لەکوێ لەدایک بووە؟ کوتی کاکی جان وەک دەزانی بابی حەسەن زیرەکی نێوی مام عەبدوڵڵا بوو زۆر زیر و زیرەک بوو واقعاً بە زیرەکی خۆی توانی بووی لە نێو دڵی خانان جێگای خۆی بکاتەوە. مام عەوڵا وەختی خۆی لای خانان کە براگەورەی حاجی ئەمیرخان کوڕانی حاجی پاشاخان سەرکاری دێهاتەکانی بوو کە بۆ خۆشی نیشتەجێی دێی مەرخۆز بوو لە ناوچەی موکریان. سەرپەرشتی دێهاتی مەرخۆز و ئاغکەندی و یازی بڵاخ و هەرمێلەی دەکرد. لەبەرەوەی ئەم داهاتانە لە کاتی خۆیان پەیوەندی بە شاری بۆکانەوە بوو مەرخۆزیش دڵگیرتر بووە لە دێهاتەکانی تر. وامزانم هەر لە دێی مەرخۆز کە سەر بە شارستانی بۆکانە لەوێ لەدایک بوو و پاش مردنی بابی چوونتە نێو شاری بۆکانێ.
ئەو قسەی ناسیاوەکەمە کە نێوی کاک عزت شکریە تا ڕادێک ئەگەداری و شارەزایی هەبوو لە ژیانی زیرەکدا. حەسەن زیرەک 36 ژنی هێناوە لە فارس و کورد و عەجەم. بە گفتەی خۆی کە ئەمن لە زاری خۆی بیستووە زۆربەی ئەو ژنانەشی بە شێوەی سیغە مارە کردووە واتە بە شێوەی کاتیکە لە نێو شیعەدا ئەو یاسایە هەیە. لە ئێران و لە عەجەمستان ئەو شێوە مارەکردنە کە سیغەی پێدەڵێن زۆر شتێکی باوە و شتێکی ئاسایی و یاسایی و قانونیە. بەڵام خۆشەویستترین ژنی حەسەن زیرەک زەینەب بووە. چەند جار لای من باسی کردو و ئێستاش دەنجی خۆیم هەیە لەسەر شریتێکی تایبەتی کە لە ماڵی ئێمە و بۆ من تۆمار کراوە دەڵێ ئەگەر مردم و یان ئازاری سیرم گرت ئەوە بزانن لە تاوی زێنەیە هەروەک من ئەوم خۆش دەوێ ئەویش زۆرتر ئەمنی خۆش دەوێ. زیرەک لەو هەموو ژنانەی هێناوێتی تەنیا دوو کچی هەبووە ئەویش لە میدیای زەندیە. کچە گەورەکەی نێوی ئارەزووە و کچی بچووکیشی نێوی ساکارە و لە کۆتایی ساڵی 1337 هەتاوی بەرامبەر بە 1958 لەدایک بووە. میدیای زەندی لە ئێزگەی ڕادیۆی تاران کاری دەکرد کە دەگەڵ زیرەکدا ژیانی هەڵبەشان پێکێنا. هەروەها لە ئێزگەی ڕادیۆی کرماشانیش پێکەوە کاریان کردووە. میدیا خانم لە بنەماڵەی زەندیە زۆر بەڕێزن و خەڵکی کرماشان و نیشتەجێی شاری تاران بوون. ئەو زۆر ڕێزی تایبەتی لە لای زیرەک هەبوو. ژنی دوایی لە سەرەتای ساڵی 1346 هەتاوی بەرامبەر بە 1968 میلادی لە سەقز بە نێوی ڕابیعە یان ڕابی خانم کە بۆ خۆی پێدەکوت ڕابە هێناوە. بەڕاستی ژنێکی زۆر بە وەفا و ژیر و ئازا بوو. ڕابە خانم خەڵکی شاری سەقزە کە دەکەوێتە نێوان شاری بانە و شاری بۆکان کە زۆربەی ڕێگاکانی بەسەرەوەیە. حەسەن زیرەک لە ساڵی 1332 هەتاوی بەرامبەر بە 1953 چووە بۆ ئێزگەی ڕادیۆی کوردی لە عێراق و بە یارمەتی عادل عێرفان لەو ڕادیۆیە دامەزراوە.
کاگ نەشئەت عەبدوڕەحمان و کاگ حەمەید دەروێش کەریم و هاوڕێی قوتابی ئێسفسووچی ئەو ساڵە لە فندق شمال کەبیر دەخەوت. زیرەشی لەوێ کاری دەکرد. لە ئیزگەی ڕادیۆ بەغداد دان مەزران مانجە بە 6 دینار، واتە مانجی 4 بەرنامەی هەبوو. یەکەم گۆرانیشی لە ئیزگەی ڕادیۆ بەغدا ئەسمەریارم جوانە بووە. لە ڕۆژی 23/4/1337 هەتاوی بەرامبەر بە 14 گەلاوێژی 1958 گەڕایەوە ئێران. لە ڕۆژی 5/4/1350 هەتاوی بەرامبەر بە 26/6/1972 لە شاری بۆکان و لەلای خوشک و براکانی لە تەمەنی 51 ساڵیدا حەسەن زیرە چینەمەر کۆچی دوایی کرد. ومن نخواشم دردم گرایم ماچی لوی تو بو من درمانم بو من درمانم روح مخرد بمحرمانا بوم بهدوانا دوار وارا. چۆن زیرەکەم ناسی؟ لە ساڵی 1966 میلادی بەرامبەر بە 1345 هەتاوی بەهۆی زروفێکی نالەبار و ناخۆش زۆر بەپەرۆشەوە وڵاتە شیرینەکەی خۆمم بەجێهێشت و ڕوون کردە ئێران بە خاو خێزانەوە. لێرەدا باسی چۆنێتی چوونە ئێران و هاتنەوە هۆیەکانی جێدێڕم و ڕاستەخۆ دەچمە نێو باسە شیرینەکەی مرۆڤێک کە هونەرمەندێکی بەنێوبانجی کوردە و توانی جێگای خۆی لە نێو دڵی کوردەواریدا بکاتەوە. دەشتوانە بڵێم کە جیاوازی هەبوو لەگەڵ هەموو گۆرانی بێژەکانی دیکە، بەڵام زۆر بەداخەوە زوو ئێمەی بەجێهێشت و کۆچی دوایی بردە جیهانێکی دیکە و یادگاری زۆر شیرین و دڵگیر و فراوانیشی بۆ هاوزمانانی بەجێهێشتووە، بەتایبەت ئەوانەی لێوە نزیک بوون. ئەمنیش یەکێک بووم لە هاوڕێ نزیکەکانی ئەو. ماوەیەکی زۆریش پێکەوە بووین و هەرچەند زۆر زاربی لە ڕۆژانی ڕابردوومان دەکەمەوە کە چەند خوشمان ڕابردبوو دەکەومەوە دەریاچی قوڵی خەیاڵاتی سەردەمێکە لەگەڵ ئەو هونەرمەندە بەناوبانگە یەکترمان ناسی. چاک لەبیرمە زۆرم هەوڵدا بۆ چاوپێکەوتنێکی زیرەک زۆرم حەز دەکرد لە نزیکەوە بیدوێنم. پرسیارم دەکرد لە کەسانێک کە لە زیرەکەوە نزیک بوون. دەمکوت دەرێ نازانن کاک حەسەن زیرەک لە کام ناوچەیە یان دەمکوت کەنجێ دێتەوە ئێرە. ماوەیەکی زۆر بە پەرۆشەوە ژیام و لە هەمان کاتیشا کاسم دەکرد و ئیشەکەشم وا بوو پتر هاتوچۆی شاری سەقزم دەکرد و بۆ خۆشم نیشتەجێی بانە بووم کە شارێکی خنجیرانە و زۆر خۆشە. ئەو هەوایەکی لەبار و ڕێکی هەیە، ناوچەکەی پتر شاخاوی و چۆستانە. دار و درەختی سروشتی زۆرە، وەک داربەڕوو، کاژ، ماز و شێویلە، کرۆسک و جێوژ و چەقالە و بەڵاڵوک و زۆر شتی دیکە. زۆر جار کچ و کورد تێکەڵاو دەبن و دەستنە ماز و چنین یان بۆ جێوژ یان بۆ چێویلە چنین. شەو ڕۆژ و دەمنادەم دەست دەکەن بە گۆرانی کوتن و دەست یەک دەگرن ڕەشبەڵەکدا دەمەزرێن هەموو شاد و سەرمەست و دڵخۆشن. هەتا ماندوو دەبن و شایەکە تێک دەدەن هەر یەک گشاڵا و دەبنە دارێک و بەرەکەی دەستنێن. بۆ پشودانیش دەستنە سەر کانی و ئاوێکی سارد و ڕوون و دەوری کانێکە دەگرن و کۆڵەکانیان دادەنێن و هەردوو سێ کەسیان قۆری و ئیسکان دەردێن و ئەوە پێکەوە چای لێدەنێن و هەندێکشیان دار کۆ دەکەنەوە و ئاگرێک دەکەنەوە، هەندێک خەریکی چای لێنان و ئەوی دیکەش ئیسکانەکان دەشوات و ئەوی در بەردی پان و ڕێک دێنێ و ئیسکانەکانی لەسەر ڕیز دەکات و لە کاتی نان خواردنیشدا هەرکەس لە بەشی خۆی بەشی ئەوی دیکە دەدات و پێکەوە نان دەخۆن و پێکەنین و دڵخۆشی.
نێوان سەقز و بانە 62 کیلومترە بەسەر شۆستانەکانی کەریخاندا تێدەپەڕێ. ڕۆژێک گەشتمە سەقز هەڵبەت هاوڕێی چاک خۆشەویستم هەبوو لەوێ و دانزانی کە ئاواتم دیتنی حەسەن زیرەکە. هاوڕێکم بانجی کردم بە پێکەنینەوە و هات بۆ لام و کوتی ماندوو نەبی. کوتم خۆش بی کاکەجان. کوتی ئەگەر مژدەیەکی خۆش بدەمێ چم بۆ دەکڕی. کوتم ئەمریش کوتم کاکە بازانم مژدەکە تا چ پلەیەک ئەرزشی هەیە بەپێ ئەرزشی مژدەکەت ئەمریش لە خزمەت دامە. کوتی باوەرم پێ دەکەی ئەگەر بڵێم خەبەری حەسەن زیرەکم پێیە؟ ئەمریش کوتم ئەگەر تۆ ڕاست بکەی خەبەری حەسەن زیرەکت لەلا بێ مزجێنەکەت قەول بێ شتێکی چاکت بۆ بکڕم. دەی بڵێ بزانم چۆن ئەگەر لە زیرەکە. هاوڕێکەم کوتی کاکە حەسەن زیرەک لێرەیە دەتوانم پێشام دەم و هەندێکی لە لای دابنیشین. ئەمریش بەڕاستی زۆرم پێخۆش بوو کە ئاواتم دێتە دی و چاوم بە نێوبراو دەکەوێ. کوتم دەبا بڕۆین با بزانم زیرەک لەکوێیە. کوتی نەخێر کاکە زۆر هەڵێ لە پێشدا مژدانەکەم بدەیە جا لە دوایدا ئەوت پێشان دەدەم. مژدانەکەشم نانی نیوەڕۆ لە مسافرخانەی سێستارە دەخۆین و ئەتۆش پارەکەی بدە. کوتم جا کەنجێ مسافرخانەی سێستارە چێشتی تێدایە تەنها جێگای نووستنە بانانیش لەوانەیە نان و پەنیر و چای هەبێ و بەڵام ئەمن نەمبیستۆ چێشتی لێبێ. کی بابەجان هەرچی هەیان بۆ من ڕازیم. کوتم باشە بەسەر چاو فەرموو با بڕۆین. سواری ماشین بووین و لە بەردەمی مسافرخانەی سێستارە دابزین. مسافرخانەی سێستارە دوو نهۆمە. نهۆمی خواروی دوکانی ئەحمەد زۆر بوون و سەرەوەشی مسافرخانەکەیە. بە پلیکانەکاندا سەرکەوتین سەرم سوما کە دیم ئەو هەموو هاتوچۆی بەسەرەوە بوو. ئێستا ئێرە ئەوەندە ڕمێنی نەبوو. گەشتینە سەرەوە هەر بە سەرسامی سەیری ساڵۆنی سێستارەم دەکرد کە کورسی مێزی ڕازاوە و چێشخانەیەکی زۆر پاک و ڕێک و پێک و چێشتی بۆن خۆش و شاگردی زۆر خاوێن هەرێک بەرهەڵبێنێکی سپی و تەمیزیان لە خۆ بەستبوو بە جوانترین شێوە پێشوازیان لە خەڵک دەکرد. ئەوەی لە پشت مێزی پارە وەرگرتن دانیشت بوو دەنگێکی بۆڕ و نێر و بەژنێکی ناوەنجی و گەنم ڕەنگ و ئێسک پتە و دەم و چاوپان و لووتڕێک و پیاوانە هەڵکەوت بوو. دەسووری دەدا بە شاگردەکان هەرچەندی سەیری ئەم پیاوم دەکرد وەک بڵێ لەمە پێش ئەو پیاوم دیتی بێت یان قسەم لەگەڵ کرد بێت بەڵام هەرچەندی بیرم کردەوە نەمزانی کەنجێ و لەکوێ. پاشان لە پشت مێزێک دانیشتین و شاگردەکە هات و مێزەکەی سرێ و بەخێراتنی کردین. ئێمەش داوای خواردنمان کرد. پاشان ڕوو کردە هاوڕەکەم و گوتم ئەرێ وەک بڵێ ئەو کابرایان دیوە کە لە پشت مێزی پارە وەرگرتنەکە دانیشتووە؟ ئەو کابرا چییە؟ پێکەنی وتی کاکە لەوانەیە وێنەکەی دیت بێت. لەم قساندا بوون کە چێشتەکان بۆ هێناین و پاش خواردنی و دەستشۆردن ڕۆژ بە پای حسابدان لەو کاتێک کە پارەکەم دەدایە خاوەن چێشخانەکە هاوڕەکەم کوتی کاک زیرەک ئەو هاوڕێم عێراقی و نێوی میرزا کەریمە و دەبێت کە ئارزوی چاپێکوتنی توێتی. هەتا ئەو نیوەڕۆژ میوانی ئەو بووم کە تۆی نێشان بدەم و زۆر جاریش تۆتە بۆکان تەنیا لەبەر خاتری تۆ بەڵام چاویشی بە تۆ نەکەوتەوە گەڕاوەتەوە دوا و بەناوەمێری و تا ئێستاش هەروە بەدوا تا دەگەڕێ. ئەمە سەرم سوورما بوو کە هاوڕەکەم کوتی زیرەک ئەو کاتە زانیم ئەوە حەسەن زیرەکە. بەڕاستی زۆرم پێخۆش بوو کە چاوم بەو هونەرمەندە مەز نەکەوت کە چەند دەمێکە بە ئاواتی دیداری بووم و ئەو سایدی بە پەلە دەستم بۆ درێژ کرد کە دەستی لە دەستی بنێم بەڵام دیتم زیرەک هەستایە پێوە و باوەشی پێدا کردم و یەکترمان ماچ کرد و کوتی فەرموو هێندێکی لەلای من دابنیشین. ئەمریش کە ئەو ڕۆژم بە ئاوات دەخواست لەگەڵ هاوڕەکەم دانیشتین بە خێرهاتنێکی زۆری کردین و بانجی شاگردەکەی کرد و کوتی چایما بووێنە و دوای کوتی کاکە ئێوە میوانی منن ئەوەش پارەکەت بدەمەوە چونکە من زۆر نمەچی عێراقیم کردووە. هەرچەند هەوڵماندا کە پارەکەی هەڵگرێتەوە دەستی دایە بەردەستم و کوتی ئەو جارە لەسەر حسابی منە لەمە دوای ئەگەر بەلای ئێمە ڕازی بوون ئەوە پوڵتانی دەستێنم. ناچار پارەکەمان وەرگتەوە هەڵستاین و ماڵاوایمان خواست هاتینە خوارەوە و زۆریش دڵخۆش بووم. لەو کاتە بەدەوە هەرچەند هاتمامە ساقز دەبا سەرێکی زیرەکم دابا. Yeah.
ماوەیەک ڕێکام نەکەوتە سەقز هەتا ڕۆژێک حەسەن زیرەک لە شاری سەقز ڕادێتە شاری بانە و لە نزیک شار چایخانەیەک لەسەر ڕێگا بە نێوی ڕەشەقەڵات کە نێوی دەیەکە لە بەرامبەر چایخانەکە بە نێوی ئەم دەیە نێو دەبرێ. جێگای ئەو چایخانەش زۆر خۆشە. ڕووی کەوتۆتە جادەی گشتی سەقز و بانە و دیهاتەکانی. ڕۆژهەڵاتی چایخانەکە سپیدار و جۆگەی ئاوە. ڕۆژاوایەکەشی باغی سێ و هەرمێ و هەڵوچە و خۆخ و مێوی هەمە جۆرە جگە لە سپیدار و پۆڕداری گەورە و پرسێبەر. دوو لای چایخانەکە دار و درەخت و سەوزەڵانیە پشتیشی دەکەوێتە کلکە چێوی بابۆسکە چێژی بەرزەکە کەوتۆتە ڕۆژهەڵاتی شاری بانە بە پانوبەرینی و بە بەرزی ئەو چێوە دار و درەختی سروشتی دایپۆشیوە. کانی ئاوی سارد و تابگە و ئاو هەڵدێری سپی پێدا دێتە خوارەوە. دیمەنێکی ئەفسانەی ئەوەندە جوانی بەخۆوە دیوە مەگەر هەر خوددا بزانێ. پیا و هەر حەز دەکات سەیری ئەو چێوە جوانە بکات هەر دەڵێی بەهەشتی سەر زەمینە. زیرەکە چاوی بەم جێگایە دەکەوێت هەوڵ دەدات لەم شوێنە گازینۆیەکی لێ بکاتەوە و هەندێکشی بکات بە چێشخانە. پاش ڕێکوپێکردنی کە دەستی کاسپی بۆ بدات. بەڵام بەداخەوە دەڵێم کە لەبەر دەستکورتی و نەداری بڕیاریدا لەگەڵ کەسێک بە شەریکی ئەم شوێنە بگرن و دووبەدوو بە برانە کاسپی تێدا بکەن. ئەو ساکام شوێنە خۆشەهی کاک محەممەدی ڕفاعی بوو کە لە حەشمانی سەبەردوو بوو کە بنەماڵەیەکی ناودارن. هەروەش لە کاتی خۆیدا لە کرێی چایخانەکەدا یارمەتیدا و وا دەربوو کاک محەممەد بوویێنی جێگای باوەڕی حەسەن زیرەک بووە ئەوی هەڵبژاردووە بۆ شەریکی خۆی. پشت بەخوا ئەم شوێنە خۆشان ڕێک و پێک کرد و دەستیان بە ئیش کرد. پەیتا خەڵک لە هەموو جەیەکەوە دەهاتنە لایەن و لەو شوێنە خۆشەدا دەنیشت و گوێیان لە دەنگە خۆشەکەی حەسەن زیرەک دەگرت لەگەڵ ئاوازی بولبول و مەلی سەرچڵی دارەکان تێکەڵاو دەبوو ئاوازێکی ئەفسانەی کە حیس کاتێک لە دڵیان دەنەدجوو بە شادی و خۆشی دەگەڕانەوە ماڵەوە. ديني ما وديني دب ما باصر لبو دست الخاك ينسريني قصد بدوة شاي جوان الدين ما وديني مدوب روي مثلي كوان ذخاوك ينسريني ومدما كواتشي قربان دين ما چایخانەی ڕەشەقەڵات نێوبانجی پەیدا کرد. ماوەیەک بە ڕێکوپێکی پێکەوە ئیشیان کرد. هەڵبەت منیش زۆربەی ئێواران ماندووی کاری ڕۆژانەم لای زیرەک دەحەساندەوە و پاشان بەدڵێکی پڕ لە کامەرانی ڕوون دەکردەوە ماڵەوە. ڕۆژێک لەبەر چەند هۆکارێک لەگەڵ شەریکە لێک جودا بوونەوە. کە حەسەن زیرەک ئەوێ بەجێهێشت ئیدی خەڵکیش وردە لەو شوێنە دوور کەوتنەوە و زۆرش بە پەرۆش بوون بزانن کە حەسەن زیرەک چی بەسەر هاتووە بۆ کام لا ڕۆیشتووە. ئەو شوێنە خۆشە وەک جاران بە دڵی خەڵک دڵگیر نەبوو. وەک بڵێ شتێکی لێکەم بوو.